هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لاهور شێخ جەنگی بە یاوەری ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی سەردانی دەڤەری ڕاپەڕینی کرد. لە یەکەمین وێزگەی سەردانەکەشیدا هاوسەرۆکی یەکێتی مەڵبەندی 24 ڕاپەڕینی بەسەر کردەوە و لە ئاپۆرەیەکی جەماوەری فراواندا پێشوازیەکی گەرمی لێکرا. لە دەستپێکی چالاکیەکانیشیدا لەگەڵ ئەنجومەنی مەڵبەندی 24 ڕاپەڕین کۆبەوە. بەشێکیش لە هاوڵاتیان و کادرانی سنوورەکە خۆشحاڵی خۆیان با سەردانەکەی هاوسەرۆکی یەکێتی دەردەبڕن و ئەم جۆرە بەسەرکردنەوەانە با گرنگ ناو دەبن. لە ڕاستیدا سەرجەم چین و توێژەکانی دەڤەری ڕاپەڕین تینووی سەردانی ئەو سەرکردە گەنجەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. بە هەموو چین و توێژەکان و خۆشحاڵێکی زۆری پێوە دیارە، گەرمگوڕێکی زۆر دیارە. تەنانەت مەجای ئەوە ئینسان بە ڕێگادا بڕوە ئەوەندە قڕباڵغەیەک دروست بوو بۆ پێشوازی ئەو سەرکردە مەزنە ئەو هەواڵە تێکۆشەری یەکێتی. هەمومان خۆشحاڵ بووین بەڕاستی لە ناخەوە بەتایبەتی کە لەگەڵ ستافێک لە سەرکرداتی ئەنجومەنی سەرکرداتی مانتیقەکەش هاتوون سەردانی دەڤەرەکان کردووە وا بڕیارە ماوەیەک بمێنێتەوە لێرە. ئەمڕۆ ئەم سەردانەی بەڕێز شێخ لاهور تاڵەبانی هیوا و ئومێدی بە خەڵکی ناوچەکەمان بەخشی. ئەم هیوا و ئومێدا چەندان پرۆژەی بەدواوە بوو هەر لەکردنەوەی نەخۆشخانەی کۆڕۆنا لە چوارقۆڕنەوە واروەها پرۆژەی تری بەردەوام دەبێت بە حکمی ئەوەی هاوسەرۆکی نیشتیمانی کوردستان سەرکردەیەکی دیاری هەرێمی کوردستانە و هەروە کاریگەری باشی هەیە لە ناوچەکەماندا. پرۆژەی باشی بەدواوە دەبێت لە ناوچەکەماندا. سەرەتا بە خێراتنی شێخ لاهور دەکەن هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەڤەرەکە بەڕاستی پاڵپشتێکی باش دەبێت بۆ سنووری داری ڕاپەڕین. هەر لە میانەی سەردانەکەیدا بۆ سنوورەکە لاهور شێخ جەنگی نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکانی لە ناحیەی چوار قوڕنا بەسەر کردەوە و هاوکات بڕی 1 ملیار دیناری وەک هاوکاری یەکێتی بەخشیە نەخۆشخانەکە بۆ تەواوکردنی بەشە تەواو نەبووەکانی. ئەمڕۆ بەڕێز جەنابی کاک شێخ لاهور سەردانی کردین. سەردانەکەی جێی دڵخۆشی هەموو لایەکمان بوو. ئەمە لێرەوە بە خێراتنی تایبەتی دەکەین بەخێر بێداخوا هەم بۆ دەڤەری ڕاپەڕین بەگشتی بەخێر بێ و نەخۆشخانەکەی ئەمەش بە تایبەتی. لێرە ئێمە کۆمەڵێک پێویستیمان هەبوو لە نەخۆشخانەکەدا، هەم لە تەجهیز لە ناو نەخۆشخانەکەدا و هەم لە بڕێ قەرزیشمان کەوتۆتە سەر، چونکە لە ڕاستیدا نەخۆشخانەکە نزیکەی 1.5 ملیار تێچووە کە ئەو پارەیە بۆ دەڤەری ڕاپەڕین گەلێک زۆرە لەسەر خێرخوازان. بۆیە ئێمە مەبلەغێک پارەی قەرزمان کەوتۆتە سەر. جەنابی شێخ وعدی پێدان کە هەم قەرزەکەمان بۆ بداتەوە هەم لە تەجهیزی نەخۆشخانەکەشدا هاوکار و پشتیوانێکی باشمان بێ و هەر لەگەڵ خۆشیدا دەستگای مرۆیی مام کۆمەڵێک پێداویستی ناو خەستەخانەی هێنابوو، کۆمەڵێک بێد و پێداویستی خەستەخانەی هێنابوو. لە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی نوێی یەکێتی و بەتایبەتیش هاوسەرۆکان دروشمی نوێبوونەوەیان کردوتە شاڕێگەی نوێی کاری حیزبایەتی و لەو چوارچێوێژدا سەردان و بەسەرکردنەوەکانیان بۆ ناوچات جیاجیەکان دەست پێ کردووە. ئەم سەردانەی هاوسەرۆکی یەکێتیش بۆ دەڤەری ڕاپەڕین لە ئاستێکی باڵادا دەرخەری گرنگیدانی یەکێتیە بە سنوورەکە و بڕیاریشە لاهور شێخ جەنگی بۆ چەند ڕۆژێک بمێنێتەوە و کار و چالاکیەکانی بەردەوام بێ. ئادەماودەل گەلی کوردستان ڕانیە.